سڵاوتان لێبێ خۆشەویستان لا بەرنامێکی دیکەی تایبەتی دیداری تایبەت لەگەڵتانم تایبەتم ئەم بەرنمەیەم تایبەت کردووە بە پۆستێکی گرنگ پۆستێکە تایبەتە یاخود بە بوارەکەی خۆمەوە پەیوەستە ئەویش بابەتێکی ڕۆژنامەوانیە ئەویش بوون بە ئەندامی مەکتەبی تەنفیزی لیژنەی ژنانی ئەکاتە IFJ یا فدراسیۆنی ڕۆژنامەنووسانی جیان کە ئەویش پرۆفیسۆر نەزاکەت حسێنە باز لەوە کەم یاخود پرسیالەوە کەم گرنگی وەرگرتنی ئەم پۆستە بۆ کورد و بە تایبەتی لەلایەن ئافرەتێکەوە کە نوێنەرایەتی کوردەکە لە نێوان 150 وڵاتدا ئەم پۆستە چۆن بەدەستهات پرسیال لە دکتۆرە نەزاکەت ئەەکەم وەڵامەکانم کۆمەڵی وەڵام نووسیوە پرۆفیسۆر نەزاکەت حسێن زۆر بەخێراتی زۆر سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت زۆر سوپاس بۆ بەڕێستان بپرسم لەوە بەگشتی گرنگی وەرگرتنی ئەم پۆستە بۆ کورد چییە؟ لە ڕاستیە گرنگیەکەی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی جیهانی ڕێکخراوێکە لە 4 ساڵی داهاتوودا فیستیڤاڵی 100 ساڵی ئەکاتواتە 100 ساڵ ئەبێت کە دامەزراوە و لە تەواوی جیهانە تاکە ڕێکخراوێکی معتەبەرە کە ئیشرافی هەموو نەقابە حکومی و فەرمیەکانی دەوڵەتانەکات 150 دەوڵەت بەشداری کرد لەم هینا لەم ماوە لەم کۆنفرانسە کە لە شاری عومان کە لە وڵاتی عومان لە شاری مەسقەت لە سەرەتای ئەم مانگی شەشا بەسترا 31هەمین کۆنفرانسی بوو کە 300 ئەندامی کۆنگرە بەشداری کرد گرنگیەکەی چۆنە ڕێکخراوی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی جیهانی بۆ خۆی بایەخێکی گەورەی هەیە کە عالەمیەوە لەسەر ئاستی عالەم ئیش ئەکات و ئەم فیدراسیۆنە کۆمەڵێک لیجان و کۆمەڵێک ئەوانەی هەیە لە ناو ئەم لیجان و هەیئانە لەسەر ئاستی عالەم پۆستەکانی دابەش کردووە و منتیقەکانی دابەش کردووە منتیقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی عەربی ئەمریکای لاتین ئەفریقا بەشبەشی کردوون و ئەو لیجانانەی کە هەیە بۆ ئەوەی نوێنەرایەتی تەواوی جیهانی تێدا بێت پۆستەکانی دابەش کردووە بەسەر منتیقەکانەوە هەر منتیقەیەک چەند مەقعدێکی لە هەر لیژنەیەک بۆ دیاری کردووە بۆی لەو لیژنەیە ئەو مەقعدەوە ئەو وڵاتانە منافەسە و کێبرکی ئەو پۆستە ئەکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی عەربی بۆ لیژنەی جێندەریەکە کە لیژنەیەکی ئەکتیڤ و فعالەوە زۆر بایەخی هەیە لە فیدراسیۆنە 2 مەقعدی دانابوو کە ئێمە توانیمانوەکو کورد ئەو مەقعدەیەکێک لە مەقعدەکانمان بردەوە واتە بووین بە ئەندامی مەکتەبی تەنفیزی لیژنەی ژنان بایەخەکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە بەڕاستی تا چەند ساڵێکیش تا چەند کۆنگرەیەکیش فیدراسیۆن بڵێن مامەڵەی ڕسمی لەگەڵ سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان نەئەکرد بە هەوڵی سەندیکا لە چەند خولەکانی ڕابردووە هەوڵی ئەوەیدا کە لەبەر ئەوەی ئەوان لە یەک وڵاتە مامەڵە لەگەڵ یەک نەقاباکەن عێراقیش ئەمەی قۆستە بوویەوە و هەوڵی ئەدا خۆی تاکە نەقابەیەک بێ لەوێ و نەقابەی هەرێمی کوردستان لەوێ وجودی نەبێ بەڵام بە هۆی چالاکی سەندیکا و ئەو کۆنفرانسانەی ڕابردوو کە بەشدار کراوە ئەو کۆنگرانەی کە سەندیکا لە هەولێر لە ساڵانی ڕابرد لەم 2 ساڵی ڕابردووە ئەنجامیدا و فیدراسیۆن هات بینی کە ئەمە وڵاتە و نەقابەیان هەیە و ئەندامن و فعلین و ڕسمین سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەم ماوەی ساڵانی ڕابردووە ئەو هەوڵەیدا توانی لەوێ بێ بە ئەندام و لەگەڵ ئەوەشا بێوەندام بەڵامەوە بوو تا ئێستا پۆستمان وەرنەگرت بوو چکە بەشێکی زۆری ئەو پۆستانە کە لەوێ دابەشەکرێن بە ئیتیفاقاتە ئەو پۆستانە بە تەنسیق ڕێکەکەون بۆ نمونە وڵاتانی عەربی تەنسیقەکەن لەسەر پۆست لەم هەموو ساڵە کورد ینی هیچ کورسێکی پێ نەدراوە لەبەرەوەی کورد چەند کۆنگرەیەکە بەشداری ئەکات و هەر لە سەرەتاوە بەشدار بووە کورد هەوڵیاوە لە سەرەتای بوونی نەقابۆ چوە بەڵام بۆ پۆستەکان لەبەرەوەی پۆستەکان بە تەنسیقات کراوە پێشتر ئێمەش بەر مەنتیقەی وڵاتانی عەربی و ئەوانەکەوین ئەو تەنسیقاتانی وڵاتانی عەربی و عێراقی کات بۆ کوردی ناکات هاوکار نەبووە بۆ کورد بەڵام بە حکمەوەی ئێمە لە کۆنگرەی پێشوو لە تونس بووینە ئەندامی لیژنە فراوانەکەی ژنان و لە چالاکیەکانە بەشدار بووین و کاروە چالاکیمان کرد ناسراین و مشارێک بووین لەگەڵیان ناتوانیمان ئەم جارە بچینە ناو مەکتەبی تەنفیزیۆ ئەمە
هەم پێگەیەکی گەورەتریدا بە نەقابی ڕۆژنامە نووسان لە فیدراسیۆن و ئەوانش ئێستا چاویان لەسەر ئێمەیە گرنگە کە ئێمە وەکو کورد بتوانین بۆ ئەو مەلەفی جێندەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی عەرەبی کۆمەڵە کار و چالاکی بکەین بۆ خولی داهاتوو کۆنفرانسی داهاتوو دڵنیام پێگەی گەورەتر و پۆستی زیاتر بەستنی ئەو پەیوەندیم دکتۆرە بۆم بجێڕێتەوە چۆن ئەو لینکەتان دروست کرد یاخود پەیوەندێکی کەسی خۆی کەسی بوو ئۆرگانیش بۆ ئۆرگانی بوو بەوەی سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان لە 4 ساڵی ڕابردوو لە تونس ئەو کۆنگریان بۆ منیان بەشداری ئەو لیژنەیە کرد تەمان ئەو لیژنەیەش دەمێک بۆ هەبووە لیژنەی جێندەری ئەماندام نەبوو بووین تێدا بووین بە ئەندام کە بووین بە ئەندام لە ماوەی ئەم 4 ساڵە ئەو لیژنەیە گروپی ئۆنلاینیان هەیە چالاکی ئەکەن زوم ئەکەن بەرنامەیان هەبوو توێژینەوە ئەکەن من لە چالاکیەکان و توێژینەوەکان و زوم و هەموو شتەکانیانە بەردەوام شاریک بووم ئەمە ناسینێکی بۆ من دروست کرد لەسەر ئاستی نەقابات و بەتایبەتی لە ناو ژنانیانە دوای ئەوە ژۆکو ئەڵێم من ینی تێبگەم دوی کە تۆ ئەوانو کردە هاوڕێ کردنمە هاوڕێ پەیوەندی ئۆرگانیەکە ژوە گوتم نەقابەی کوردستان سندیکا ڕۆژنامە نووسان لەو 1-2 کۆنگرەی کە لە هەولێر کردی کە فیدراسیۆنی ڕۆژنامە نووسانی جیهانی داوەت کرد بانگی کردن لێرە کار و چالاکی و تواناکانی ئێمەیان بینی ئەمەش هۆکارێک بوو بەڕاستی بۆیان دەرکەوت کە ئەم نەقابەیەکی ڕسمیە و ئەتوانێت ئیش بکات بۆیە هەمووکو هەوڵێکی ئۆرگانی کە من سوپاسی سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستانەکەم کە هەر خۆیان ینی پێشەوەی من ئەو بڕیارە بەم ئەوان نێتی ئەویان هێنابوو کە ئەبێ لەم کۆنفرانسا پشتیوانی بکەن بۆ من بۆی پۆستێک لەو لیژنەیە وەرگین و هەوڵی مارکێتینی خۆم و ئەو تعاعرفەی چەند ساڵێکە ئۆنلاین زیاتر هەمان بوو بە حکومی کۆڕۆنا بۆگەر کۆڕۆنا نەبوایە ڕەنگە چەند کۆنفرانسێکی ڕوبەڕۆژ بکرایە لەوێ بەڵام بەو ئۆنلاینە من توانی بووم ناسراویەک دروستکەن و لۆبیەکمان دروست کرد لۆبیەکەش بە تایبەتی من ئیشم لەسەر نەقابە ئەجنەبیەکانە کرد و ئەمریکا و بەریتانیا وڵاتەکانی تر لۆبیەکمان دروست کرد و ئەوانیش ئێمەیان ئەناسی و زۆر باش هەرێمی کوردستان و سندیکا و ئەندامانی سندیکایان ئەناسی بۆیە هاوکار و پشتیوان بوون تاوەکو و پۆستەمان دەستکەوت لەم پەڕەکانی بەردەم ئەو جوهدە کەسی و ئۆرگانەی کە ئەو کتان بە تایبەتی لەو هەش کورسی کە لە عێراقا دانراوە ینی سەرنجمیا دکتۆرەوتی پەیوەندیم لەگەڵ کەسانی دەرەوە بەس زۆرتر لەگەڵ نەقاباتی وڵاتانی هەرچەنە ناڵێم ناتوانم بڵێم عێراق نازانم بەس ناتوانم بڵێم وڵاتانی عەرەبیش ڕەنگە پشتیوان هەندێک وەکو شەخص بەس وەکو ئەوەی کە زیاتر لۆبی بوو هاوکاری منی کرد بەڕاستی نەقاباتی ئەجنەبیەکان بوو بۆ کورد بەدەستێنانی ئەو بە گشتێکە کە باسمان کرد بۆ کورد بۆ کوردستانم کورسە چەنێک گرنگی بۆ چی یەکەم جارە ئێمە نەقابەی ئێمە ئێستا لە نەقابەی ئێمە لە ئاستی نەقاباتی جیهانە زیاتر ناسرا و ئێستا ئێمە ناومان لە ناو هەیئەی ستافی جەندەری هێنە ستافی فیدراسیۆنی ڕۆژنامە نووسانی کوردستان جیهانی ناومان هەیە پۆستەکان کە دابەشکراون لە پاڵناوی منە نووسێ نەقابەی ڕۆژنامە نووسانی کوردستان ئەمە کورد وەکو پێگەیەکی زیاتر و بەهێزتری دابین کە تاوەکو ئێستا عێراق پۆستی نییە لە ناو ستافی هیچ پۆستێکی نییە لە ناو فیدراسیۆنی ڕۆژنامە نووسانە ئێمە ئەو پۆستەمان هەیە دوای ئەوەش ئێمە ئەگەر بەڕاستی پشتیوانەی بکرێ و هاوکاری ئەمە بکری ئەم پۆستە ئێمە وەکو هەرێم چەند چالاکیەک ئەنجام بدەین چونکە هەر ئەبێ ئەنجامیش بدەین چاکار بۆ باشکردنی بارودۆخی ڕۆژنامە نووسانی مێینە لە وڵاتانی عەرەبی کە ئێمە بەرپرسین لێی چالاکی و ئەکتیڤیتی و هاوکاریان بۆ بکەین لە ماوەی ئەم 3 ساڵە بۆ خولی داهاتوو پێگە وەقی سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان بەهێزترە بێت چۆن پشتیوانی و هاوکاریەک بکرێ بە تایبەتی ئەو کورسێتان بەدەست هێناوە خودی ئافرەتێکەوە بێ گزارش لە ینی کۆژانەکان یاخود تعبیر لە هاوکاریەکە بێ لەسەر ئاستی دڵنیام سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان کە پشتیوانیان کردووە پشتیوانیژەکەن بۆ ئەوە کە ئێمە بتوانین چەند چالاکیەکمان هەبێ ئەبێت من وەکو شەخصی کۆمەڵە چالاکی ترمان هەبێ بۆیان وەکو خول وەکو بەرنامەی زوم وەکو سیمینار وەکو دیبیت وەکو توێژینەوەی لەگەڵیانە ئەنجامێ بدەین لە بەرامبەر ئەوە شابێ هەرێمیش ئێمە لەسەر ئاستی هەرێم و حکوومەت و هەرێمی کوردستان بتوانین دەعم بکرێن پرۆژەی گەورە بکەین چەند پرۆژەیەکی گەورەی وەکو کۆنفرانس وەکو
چۆن ئەڵێ دیبیتێکی گەورە بکەین لە ملتەقایەک بکەین لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی ئەوە باش ئەبێت دڵنیام سندێک پشتیوانیەکەوە ئومێدیشم هەیە دەستگا فەرمیەکانی حکوومەت یاریمی کوردستان و هەرێمی کوردستان ئەوان و سەرۆکایەتی یاریمی کوردستان پرۆژەمانە بێەوە پرۆژەکان بەنیازین تەقدیم بکەین ئیتر و ئەشتوانین دەعم لە ڕێکخراو نێودوڵەتیەکانی وەکو یونسکۆ و هەندێک ڕێکخراو چکە بابەتی جەندەری دەعمی زۆر ئەکرێت و پێوەرێکی باشە ئەگەر مەسەن هەر وڵاتێک بایەخی بۆ جەندەری هەبێت ڕێکخراوەکان دەعمیەکەن ئەمەش هەنگاوێکی باشە بێت. گرنگە لام بزانم بەدەزێنانی ئەم پۆستە لە ڕوانگەی جەندەرەوە بە تایبەتی ینی لە عێراق و لە کوردستانە چی بۆ ئافرەتانەکە ئافرەتانی خۆی زیاتر بۆ ئافرەتانی ڕۆژنامە نووسە زیاتر بابەتەکانە ئامی ئافرەتان حتمما تەمکینکردنی ئافرەتانی ڕۆژنامە نووسیش دوجار هەر تەمکینکردنی هەموو ئافرەتانە چکە کاتێ میدیا کارێک لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیا پێشکەشکاری بەرنامەیەک بەرهەمهێنەری بەرنامەیەک تەمکینە بێ و ئاشنا ئەبێ بە بابەتە جێندەریەکان و خۆی لە ڕووی وەک چۆنڵێ زروف و وەزعیەتەوە باش ئەبێت کاریگەری ئەو بەرهەمە ژەڕژێتەوە سەر کۆمەڵگا ڕۆڵی ئەبێت چونکە کۆمەڵی کێشە هەیە لەسەر ئاستی جیهان هی ڕۆژنامە نووسانی مینە مەسلەی جیاوازی مەسلەی نایەکسانی لە کریاکە زۆر لە ڕۆژنامە نووسانی وڵاتانی جیهان تەنانەتێکی لە وڵاتە پێشکەوتوەکان داد و بێدادیان بوو لەوەی کە مامەڵی نایەکسان هەیە لە دەستگاکانی ڕاگەیاندنا لە نێوان ژن و پیاوە ڕۆژنامە نووسانی ژن کرێکانیان یەکسان نیە وەکو ئەوان مامەڵیان یەکسان نییە هەلی فرسەد یەکسان نیە گێچەڵ هەیە بەڵامی تر ڕێژەکە لە وڵاتێکەوە کە بەرچاوتان ینی کەوت لەوەی کە واللهی بە تاقیق بڵێم ئامارەکان نا بەڵام بەشێکی زۆری ئەتوانم بڵێم دوو دیبیتی زۆر گەورەی کۆنفرانسەکە باسی مەسلەی جەندەری و ئەو وڵاتانە بوو توێژینەوەیان کردبوو لەسەر بارودۆخی ڕۆژنامە نووسانی وڵاتەکانیان بە تایبەتی ژنان کە ئەو کێشەی نایەکسانی کرێ و جیاوازی مامەڵە و گێچەڵ پێکردن و واتە لە زروف و وەزعێت و پێگەی ڕۆژنامە نووسانی مێینە لە دەستگاکانە ڕازی نین و ئەیانەوێ ئەو زروفوینە زیاتر بەهێزکەن و تەمکینیکەن بە هۆکاری باشی ئەو پلە و کورسیە درا بە دکتۆرە نەزاکەت یاخود بۆ هۆکاری ئەوەی کەەوە زیاتر ڕۆڵی ڕقابی ببینن بۆ ڕۆژی ئافرەتان خۆی باشیەکە چییە ئەو بوو ئێمە حزورمان هەیە 3 ساڵە لە ناولیژنا ئەو حزورە هۆکارێک بوو و حزورێکی تری ئەوەش هەیە بەڕاستی توانایەکی مارکێتین و لۆبی دروستکردن و تموحاتی ئەوەشمان هەبوو بەڕاستی ئەزمونمان هەبوو چکەمە دوو خولە لە ناو ئەو لیژنەیەین و هۆکارێکی تریش بۆ ڕقابەکردنە ڕقابەیە حتمما بۆەوەی چاودێری ئەو بارودۆخەی وڵاتانی عەرەبی و ئەو ناوچانە بکەیت کە تۆ بەرپرسی تێیە بۆ نمونە ئەگەر چی بکەن ئێوە چی ئەەکەن لە پای ئێمە لەگەڵ نەقاباتی وڵاتانە وڵاتانی کە سەر بە ئەو مەلەفەی ئێمەن پلانداڕێژین و پلانداڕنین و لەگەڵ ژنانی جێندەری لیژنەی بەرپرسی جی هەموو نەقابێک بەرپرسێکی جێندەری هەیە لەگەڵ بەرپرسی جێندەری نەقاباتی وڵاتانی کە ئێمە بەرپرسینیان هەوڵەدەین وەک چۆنەڵێ گروپێک دروستکەین کۆنتاکتێکمان هەبێ ئەنجومەنێک دروستەکەین و بزانین کێشەکانیان چیەوە چۆن تەمکینیان بکەین چالاکی بێ بە خول بێ بە ڕاهێنان بێت بە توێژینەوە بێت بە چاودێری بارودۆخەکەیان بێت دوجارش ئەو راپۆرتان ئێمە توانین بیدێنەوە بە وڵاتانەی کە کێشەکانی ئەو راپۆرتانی کێن دوجار ئێوە ینی ئەو وڵاتە ئەو شوێن و ئەو وڵاتانە خەنە ژێر پرسیارەوە ئیتر ئێمە داتاکان کۆکەن و داتاکانە دێنە فیدراسیۆن دوجارش فیدراسیۆن حتمما خۆی لێپێچینەوە لێپرسینەوەیەکی لە وڵاتانە ئەبێدیا لە راپۆرتی ساڵانە عەرزیەکات کە لە وڵاتانە بۆ نمونە لە تونسە لە مەغریبە لە عێراقە بارودۆخی ژنانی ڕۆژنامە نووس بۆ شێوە لە ینی ئەگەر بەم شوێ لەو 150 وڵاتە کە بە شوێ بە لەم پرسیارەکان وڵات بەشداری نەکرد چۆن بە نمونە ینی وڵاتان ئەو وڵاتانی کە پێشەلکاری یاخود ئازادی ڕۆژنامەوانی نییە بەشداری ئەەکەن یاخود
خۆیانە دزنەوە لەوەی کە وڵا ئیتر شەرنی هەموو وڵاتەکانیش بێنەوە شەرنی هەموو وڵاتەکانش نەقاباتێ نەقابە هەیە یەک کەسی هاتووە بە فعلی بێت و بێتە ناو بابەتەکەەوە وڵات هەیە مەسەلەن باشتر ئەتوانم شارەکە بکە وڵاتیش هەیە مەسەلەن یەک کەسی بەشدارە یا ڕەنگە نەقابەکەی ئەوەندە پێشکەوتو نەبێ یا ڕەنگە کێشەی وڵاتەکەیەوە بێ نەقابە زۆر پشتیوانی نەبێت ئیتر جۆر جیاوازە بەڵام بە کۆی گشتی کە بەشداری ئەکا لەوێ ئەبێ مشارێک بێ لە ناو پرۆگرامەکانی فیدراسیۆن. خۆتان چۆن بینیەوە لە دیدگای ئەوانەوە یعنی کورد و ڕەوشی ڕۆژنامەوانی و بەگشتی وە چەنەزەرێکی زۆر جوان لەسەر نەقابە و کورد دروست بوو لەوێ تعاملمان لە سەقافەکە بێت هەم مەسائلە کولتوریەکە هەم ستافێکی ستاف و شاندەکەمان ئەکتیڤ بوونمان لەوێ مشارەکەمان کرد لە ناو ڕاپەڕاندنی چالاکی و کارەکانی ناو فیدراسیۆن و ئەوانە ئەنی بەگشتی تێڕوانینێکی جوانیان هەبووە دوات جارێش بە وەرگرتنی ئەو پۆستە هەمویان پیرۆزباییان لێکردین پیان خۆش بوو بەڕاستی چکوانش دایمەن دامی وڵاتانێکەکەن کە بزانە وڵاتە پێویستی بە دامە و بەوە هەیەکە دروست ببێت تازە و کێشی دەوڵەت بوون و ئەوانەیە هەیە پیان خۆشە هەرێمێک کە بەو شێوازە بێ نەقابەیەکی و ئەکتیڤ و چالاکیە بێت و بتوانێت مشارەکە بکە و بتوانێت لەوێ ڕۆڵی هەبێ و پێگە و پۆست وەرگێ بەگشتی تێڕوانینێکی زۆر زۆر جوان هەبوو دروست بوو لەسەر نەقابی کوردستان دەوێت ئەومان هەست پێ کرد وەکوتر تەقیمیەوان بۆ ڕەوشی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی ئارام بە جیاوازی تەوەن ئەوان لەسەر راپۆرتی شەکەن لەسەر داتا و راپۆرتەکان ئێمە هەموو 6 مانگجارێ راپۆرتێکیان دەین ئەو جیاوازی ئەو راپۆرت تێکەڵەکەن لەگەڵ راپۆرتی هەموو وڵاتان بن مناڵێن لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بارودۆخی ڕۆژنامەنووس ناڵم منتیقە مامەڵی لەگەڵاکەم بەڵام ئەگەر وڵاتێک مەسەلەی تونوتیژی یا شتی زۆر نەشیا و شتێکی شازی تێدا بێ وڵاتەکە زەقەکەنەوە بەڵام بەعام داتاکانی ئێمە بۆ نمونە پێشێلکاری چەند دەستگیرکردنمان هەبێت چەند لێدانمان هەبێت چەند ئەوانەمان هەبیە لە ناو مەسائلی ژنانە ئێمە چەند داتامان یابێت لەوەی کە ئەوەندە گێچەڵ هەیە ئەوەندە مامەڵە خراپە ئەچێتە کۆیر ناو راپۆرتەکە ئێوانە و ئاماژەی پێکەن وەکو ینی ئەو جیاواز ئەگەر بارودۆخێکی هەر ئێستا گەر بارودۆخێ بخولقێت ئێمە جاری وا بووە بارودۆخی خوڵقاوە بەیاننامەیەکی توندمان دەرکردەوە خۆ بەیاننامەکە بێکسەر بنێرین بۆ ئەوان یەکسەر هاتوونەتە سەرخەت دایرێکت هەر ناگاتە کاتی کۆنفرانس دێن بە دوای ئەو بەیاننامە ئەڵەنەوە بارودۆخە بووایە لەو هەرێمە تەحزیرە دەن بە ئێمە بە نەقابە بە ئەوانە راپۆرتەکان کاریگەریان هەیە لەسەر پەیوەندی سیاسی ینی وڵاتان دەڕوە دیبلۆماتیەکەەوە حتمما خۆی کاتێکە قیاس پێوەەر بە وڵاتێکە کرێت لە وڵاتە چەندێ لە ڕووی سیاسی و ئەوانەوە ئازادی ڕادەربڕنێکێکە لە پێوەەکان بۆیە ئەو راپۆرتانە حتمما تاکیدن دڵنیا ینی تابعاکرێەوە پێوەری دیموکراسی بوون و ئازادی مافی مرۆڤ وڵاتێک یەکێک لە پێوەڕەکان ئازادی ڕادەربڕینە پەیوەندی ئەوەی کە پێڵن کەناڵەکان لەگەڵ سیاستە ئەم جیاوازیە لە هەرێمی کوردستانە نییە یعنی ئەمە زۆر جار کە دەبینینەوە لەوەی کە لە هەرێمی کوردستانە یعنی کەناڵ میدیاکان گزارش لە ینی فلانە حیزبەکەن میدیایەتەوەی میدیای ئەوە خۆی ئەمەی لەم هەرێما هەیە منەتوان بڵم شازە کەم وڵات هەیە ئەنی نە دیکتاتۆرەکان نە دیموکراسیەکان میدیا لای حیزب نییە میدیا لە وڵاتە دیموکراسیەکانە لای نیشتمانە لای پەرلەمانە چکە پەرلەمان نیشتمانیە لەوێ لای دیکتاتۆرەکانش لای حکومەتە دکتۆرە لە باسی کۆتاییە لام گرنگە کە ئەو کۆبوونەوەی سەرۆکوەزیران لەگەڵ ڕۆژنامەنووسان یعنی نمونەیەکی وا هەیە سەرۆکوەزیران لەگەڵ کۆی میدیاکارەکان بەبێت جیاوازی بە ئۆپۆزیسیۆن و بەسەر بەخۆ بە تا ڕادێوانە عینوانیشان دیاری نیە ینی دانیشتنێکی وا ڕوبەڕوو خۆی گرنگە بۆ بەرقەراربوونی دیموکراسیەت و بۆ ئەوەی سیاست مانای هەبێت ئەبێ کۆنتاکت و ڕینێکی ڕاستەوخۆ لە نێوان حکوومەت و هاوڵاتیە هەبێت و بێ ئەو زانیاری و داواکاری و نانێ هاوڵاتیان بگاتە حکوومەت و حکوومەت لەسەر ئەساسی ئەوە پلان و ئەجندای کارەکانی دابنێت ئەمەش بەشێکە لەو کۆنتاکتی هاوڵاتیان و جەماوەر لەگەڵ حکوومەتە بۆی هەنگاوێکی باش بوو هەنگاوێکی ینی گرنگە ئاوا بە شەفافی و بەڕوونی بۆ شێوازە قسە بکرێ پێم وایە دەرەنجامێکی باشیە بێت چونکە تۆ ئەو کەسەشی کە ڕەخنت لێگرێت بێکرانەوە هەبێ لەگەڵیا با ڕەخنەشت لێ بگرێ بەڵام هەرکرانەوە باشە دەرەنجامێکی باشی پیان ئەو دانیشتە زۆر کراوەی
سێ ساعتی لەگەڵ ڕۆژنامە نووسان پێم وایە من وەک خۆم پێم وایە هەنگاوێکی باش بوو چەند وەک ئەڵێم ئەو کەسە معارزی تۆ بێ بەڵام هەر بکرێتەوە لەگەڵی باش ئەو کرانەوەی باشە با ڕوبەڕوو ئەو شتانە بڵێ و ئەو تێنیانە وەڵامی خۆشی لەوێ حتمما زۆرینیان وەڵامی خۆشیان لە بابەتەکە وەرگرت و هەنگاوێکی بەڕاستی باش بوو بۆ چین و توێژەکانیش ئەکرێ حکوومەت کۆنتاکتی هەبێ ئایا جەنابی سەرۆوەزیران خۆی بێ یا وەزارەت یا ئاستی تر بێ گرنگەوەیە ئەو داتا و زانیاری و داواکاری و خواست و ڕەخنە و بۆچوونانەی هاوڵاتی لەگەڵ دەسەڵاتە تێکەڵ و ئاوێتە بێت بڕێک گرێکوێرەیەکی کردەوە بڕێک باش بوو زۆر باش بوو ئەو کرانەوەی من پێ باشە من لە کۆی باسەکە چیم ینی ڕێم نەکەوتێتە پرسیارەکە گرنگ و پرسیارکەم تۆرە و کردووە سەو باسمان ئەوەی گرنگە ئێمە لێرە وەکو سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان چیمان پێکرێ بۆ ئەمە و بارودۆخی ڕۆژنامە نووسانی مێینە لێرە چییە و ئایا هەرێمی کوردستان لەناو ئەم پرۆسات چیە بێ حتمما ئێمە لە سندیکا لیژنەیەکەی بە ناوی لیژنەی جێندەری ئەوە کار ئەکات ئینشاڵڵا بۆ ئەم بابەتە و ئێمە هەموو ئەو کار و چالاکیانەی کە بۆ ئەو منتیقانەی کە لەناو ئەم مەلەفا هەن ئیشی بۆکەین بەشێ هەرێمی کوردستانیش ئەبێتەوە بەشێک لەو بابەتە ئەوەی گرنگە بەڕاستی ئێمە ئیشی لەسەر بکەین چونکە ئەم مەلەفە مادەم فیدراسیۆنی ڕۆژنامە نووسانی کوردستان لیژنەیەکی بۆ جیا کردوێتەوە و مەلەفی بۆ داناوە دۆسی بۆ داناوە گرنگە ئێمە کارێک بکەین کە بارودۆخی ڕۆژنامە نووسانی مێینە و وەزعیەتی ڕۆژنامە نووسی مێینە لە ناو دەستگاکانە باشکەین ڕۆژنامە نووسی مێینە تەمکین کەین هەتاوەکو بتوانین داتای جوانمان هەبێت و ئەرقامەکان لەسەر پێشێرکاریەکان کەم بکرێتەوەەوە بەڕاستی کۆمەڵگەش میدیا کاریگەری لەسەر کۆمەڵگە کەی بەجێ لە کاتی هەڵقوڵاوی خواست و پێداویستەکانی کۆمەڵگە بێ ژن بەشێکە لە کۆمەڵگە کەواتە بێ بەشێکیش بێ لە بەرهەمێنانی بەرهەمە میدیایەکان بۆیە ئەم پۆستە ئینشاءڵڵا ئەبێتە هۆکارێک بۆ بەهێزکردنی زیاتری پێگە و باشکردنی بارودۆخی ڕۆژنامە نووسانی ژنان لێرە چونکە ئەمە هەفتانە و بەردەوام لەگەڵ ئەو لیژنە و فیدراسیۆن لەسەر خەتین و کێشەکانی ڕۆژنامە نووسانی جیهان لەوێ باسەکرێتی ژنان و ڕێگە چارەکان و سێرڤەیەکان مەسەن ڕاپرسیەکان و ئەکاکە ئێمەش بەڕاستی زیاتر ئاگاداری بارودۆخەکە بین ئەوان سوود لە ئەزمموی ئەوان وەرگین بۆ باشکردنی بارودۆخی ڕۆژنامە نووسان لێرە زۆر سپاس بۆ پرۆفیسۆر نەزاکەت حسین کە ئەم کاتت بە ئێمە بەخشی زۆر سپاس کە لەگەڵمانە بوو سپاس بۆ بەڕێستان خۆشەویستان و ئەزان ئێوەش هەمیشە تەندروست و کامەرە